یەکەم جارەکە پێشانگایەکی وا دەکرێتەوانێ و بۆ مناڵی زۆر بچووک و یەکەم جاریشەکە داهاتەکەی بەکار دێت بۆ کاری خێرخوازی هەچ دایک و باوکێت کەیت سەردانی پێشانگاکە ئەکات ئەتوانێت وێنەی مناڵەکەی بکڕێتەوانێ و ئەو پارەی کە وەرئەگیرێت بەکار ئەهێنرێت بۆ هەچ کارێکی خێرخوازی بێت. بوونی ئەم زۆرە پێشەنگایانە پێویستە بە تایبەت بە باخسەی ساوایانەوە تۆ چۆن هەوڵ بدەی مناڵەکانت بە جۆرێکی وا پێ بگەێنی کە بەخشندە بن. ئەوەم جۆرە پێشەنگایانش بەڕاستی پێویستە لە هەموو بوارەکان ناواتە لە هەموو سێکتەرەکانە لە هەموو جێگاکانە پیادە بکرێت یاخود جێبەجێ بکرێت چونکە بەڕاستی ئەگەر سەیری بارودۆخی کوردستان و سەیری تەواوی کۆمەلگا بکەی بەڕاستی پێویستی بەم جۆرە کارانە هەیە. ئێستا ئەمەیشی گایە دروستکردنی سیارە دەکەین لەگەر کەمالیاتی بەس بە بۆنێ ئەو قەیرانێ ینی قەیران داهاتێ ئێستا ئیشکار نەمایە لەبەرە ئەو خەڵک جوانکاری دەکرد پێشتان جوانکاری سیارێ ئێستا خەڵک جوانکاری نمایە خەڵک ئێستا سیارەی نوێ دەفرۆشی بە سیارەکەون دەدا زیاتریش سیارەکەون هەیە. لە ساڵی 2005 لێرە ئیشی کەمالیاتە لە کەمالیاتی ئیشێ دەکەین جوانکاری سیارە خانکردنەوەی سیارە خەت لێکردنەوە خەت لێدانەوە تەغلیف و گوشین و گەعیە و ئەو پێداویستانی سیارە کە ڕۆژانە پێویستیان پێ یا مەسەلەن دۆسەیە دەعامیە فلچە گۆڕینی سیارەیە مەسەلەن گلۆپە یا دۆسەرچی بەستان لۆ جوانکاری زیاتر ئەو شتانەیە وەچ پێشان نەمایە ساڵی 2012 بازاڕشکەمانە بوو ئێستاش بازار هەیە الحەمدوللا بەس وەچی پێشان نییە. ئیشیمان سەوزەیە ینی ڕۆژانەیە هەموو شتەکان تازەیە و خەڵکی ئێرە سوێدیش ینی بە زۆری حەزی لە فرکت و گرۆن ینی ئەتوێ سەوزەکان و میوە و شتی تازە لەبەر سەحەت بۆ سەحەتی ئێرە تاوەکەی کەمە بۆ سەحەتی زۆر باشە و لەبەر ئەو شتانەژی زۆر زوو دەڕواتش لەبەر کوردیەش سڵقی هەیە هەموو شتەکانی کوردی هەیە تو بڕێ خواردنی خۆمان. ئەکسەریەتی وەخت من لێرە شتەکڕم وە شتەکانیشی باشن زۆربەی میوەکان تازن وە سەوزەکانیش ئاینشت هەمووی تازەیە وە شوێنەکەش نزیکە لێمانەوە ئەگەر پێویستیمان بە هەر شتێ بێت خێرا دین بۆ ئێرە و شتەکانمان جێبەجێەکەین.